ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەریەوە دەبینە میوانی ماڵەکانتان. دیاردەی هاوسەرگیری لە نێو منداڵانی کچدا یەکێک لە دیاردە ناحەزەکانی ناو کۆمەلگای چینایەتیە کە قوربانیانێکی زۆری لە ناو کچانی کەمتەمەن دەکرێتە بەر. کچێکی منداڵی 9 ساڵ کە دەبێت لەگەڵ منداڵانی هاوتەمەنی یاری بکات و ڕۆژانە لە پشت مێزی مەکتەبدا بێت و فێری خوێندن و تەجروبەی ژیان بێت بە زۆرە ملی دەیخەنە زیندانی تەنگ و تاریکی ژێرباری چەرمەسەریەکی زۆر. بەپێی ئاماری ڕسمی دەوڵەتی کە بڵاو بۆتەوە تەنیا لە 3 مانگی سەرەتای ساڵی ڕابردوو ئزدواجی 7,000 کچی منداڵی 10 بۆ 14 ساڵ و 36,000 کچی ژێر 18 ساڵ سەبت کراوە. لەناو ئەم کچانەدا ژمارەیەکی زۆریان لە تەمەنی ژێر 14 ساڵ بوونەتە دایک و بەداخەوە ژمارەیەکی تر لەم ڕێگایەدا گیانیان لەدەستاوە. پێویستە بڵێن ئەم دیاردە ناحەزە و ناڕەوایە دنیایەکی ترسناکی بۆ کچانی منداڵ پێکهێناوە کە دەبێ بەرامبەری ڕاوەستین و بۆ لە ناوچوونی خەبات بکەین. بەڵام چۆن؟ ئێستا بۆ تاوتێکردنی ئەم باسە دینە لای میوانی بەرنمەکەمان بەڕێز ناهید موکری هەڵسوڕاوی مەدەنی و مافی ژنان کە لە ڕێگەی ئسکایپەوە میوانی بەرنمەکەمانە. هاوڕێ نایدەم کاتت باش و زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمان. ئەو کاتەوە هەموو کاتێکتان باش، زۆر خۆشحاڵم لە خزمەتاندام ئێوە و بینەرانی بەڕێز. زۆر سپاس. ئێوە هاوسەرگیری لە ناو منداڵانی کچدا چۆن پێناسە دەکەن؟ لە ڕاستیدا زەواجی مناڵان لەژێر تەمەنی 18 ساڵ بە پێی پێناسەکانی نێونەتەوەی زەواجی منداڵ پێناسە دەکردرێ. بەڵام تەبعەن ئەو پێناسەکردنە لە زۆر مەنزەری دیکەشەوە دەکرێت بۆ چونمان بۆی هەبێت لە مەنزەری ڕەواشناختیەوە، لە مەنزەری ناونەتەوەیەوە، تەبعەن لە مەنزەریەوەی کە وڵاتانێکی تایبەت چۆن بەخۆیان پێناسەی مەسەلەی زەواجی منداڵ دەکەن. بەڵام بەپێی هەموو ئامارە نێودەوڵەتیەکان ئەمە دەبینین کە زیاتر کچانن کە دا زەواج و دا هاوسەرگیری پێشتەمەن دەکەون، یعنی دا تەمەنی منداڵیدا. بۆیە تەبعەن خەسارەکانی ئەو بابەتش دەکرێت دواترمە لە قۆناغەکانی دیکەدا باسی لە بکەین. بەڵام بەپێی هەموو پێناسەکانی نێونەتەوەی منداڵ لە ژێری 18 ساڵ پێی ئەو پێناسێک ئەوان باسی لە دەکەن باشترەکە بە هیچ شێوە هاوسەرگیری نەکرێت، چونکە تەبعەن خەساراتێکی ڕەوانی، فکری، ئینسانی، شخصیەتی، کەسایەتی هەیە کە وا دەکا کە ئەو پەیوەندێکی ناتەندروست بێ. بە کورتی باسی بکەم. بەڵێ هۆیەکانی ئەم دیاردە ناحەزە چییە هاوڕێ ناهید؟ لە ڕاستیدا هۆکار یەکجار زۆرن لەسەر و بابەتەی هۆکارەکان لە مەسەلەی فەقری فەرهەنگی، فەقری اقتصادی، مەسئلەی دین کە تاسیرێکی یەکجار نگەتیوی هەیە لەسەر ئەو پێناسە بۆ چوونێکە لەسەر ژن هەیە، لەسەر پەیوەندی و سێکسوالیتە و ڕەوابەتی ئینسان هەیە. دوی کە مەسئلەی یاسانی وڵاتەکانە کە زۆر قورسایەکی گران دەدا بە مەسەلەی زەواجی منداڵانەوە کە من کچ مەجبور بێ زووتر بە پەیوەندێکی زەناشووی یا ژن و مێردایەتی بکەوێت. تەبعی زیا ئەو ڕوانگە جنسیەتی هەڵاواردنێکە هەیە بەنسبەت ژن، ئەوەی کە ژن بە ڕەگەزی یەکەم یا شاروەندی دەرەجەیەک نابیندرەوەی کە ڕوانگەیەکی سێکسیستی بەنسبەت ژن هەیە. ئەوانە هەموو هۆکارەکانی ئەوەن کە دەتوانێت بە قەولی دەڵێن ژن تووشی کچی منداڵی کچ زیاتر تووشی وێ بکا کە دە پەیوەندێک بکەوێت. دیارە هەر ئەو چەندەنکەنیە تەبعەن زۆر مەوردی دیکە هەیە، مەسەلەن بۆ نمونە مەسەلە ئێتیادی بنەماڵەکان هەیە، بازە بنەماڵەکێ بەهۆی ئەوەی کە اقتصادی بنەماڵەکە لاوازە، بنەماڵەکە
یەکێک لە لایەنەکانی هەردووکیان ئێتیادیان هەیە زۆر کەڕەدەوانە منداڵی خۆیان دەفرۆشن. دەتوانم مەسەڵەن بەحسەوەی بکەم کە پێناسەی دیکەشەیە لەسەرەوەی کە هەروەکە بەحسمان کرد یاسای دژەژن کە زۆر تەسیرێکی منفی هەیە بۆ نمونە لە ئێرانێ بە پێ و یاسایانەی کە من ناتوان بەڕاستی نەی بنەم یاسا چون وڵاتێکی بێ یاسایە وڵاتێکی کە هیچ سیستمێکی بەڕاستی دروستی یاسایی بە پێ ئەو پێناسانێک کە لێکۆڵینەوەکان زانست باسی لە دەکات لەوێ استقراری نییە دەنەتیجە ئەمە نێوی یاسا بەکار دەبێن بەڵام لە ئەسڵدا یاسانین ئەوانە یعنی ناچارین لەو چەمکانە فقط بەکاری بێنین جا ئەو یاسانی کە ئێستا بۆ نمونە لە ناوخۆی ئێرانەدا هەیە ئەوەش هۆکارێکی یەکجار گەورەیە کە تەمەنی زەواجی یەکجار هێناوەتە خوارێ مثلا بۆ نمونە یاسا ئێستا ئێرانەدا 13 ساڵ بە نۆرم دانراوە بۆ کچ و 15 ساڵ بۆ کوڕ بەڵام تەبعەن یەک سەری قەوانینی شەرعی دیکەشەیە کە هەتا زەواجی پێش 9 ساڵیش دەتوانێت بە قەولی دەڵێن بە ڕسمی بناسە یعنی ڕسمێکی لەباری یاسایەوەنا بەڵام ڕسمێکی کە وەکو عرف وەکو باری فقهی بە قەولی دەڵێن هەتا بۆ نمونەمە هەمانە لە قسەکانی خومینیە لە ڕساڵەی خومینیدا کە چۆ بۆ چێژ لە منداڵ لە سێکس لەگەڵ منداڵ دەتوانانی لە منداڵی 11 مانگەش خۆلی دەڵێن چێژی سێکسی وەربگری بە شەرتێکی پێشتر خوتبەیەکی زەواج لەگەڵ منداڵە بخێندرێ واتە بە پێی ڕوانگەی دینی ئەو پەیوەندیە لەگەڵ منداڵی کچ زۆر بە زەق کراوەتەوە تەبعەن ڕنگدانەوەکانی وەژێ مەدەنی و کۆمەلگادا زۆر بە باشی دەتوانین بیبینین یعنی هەرەوەی کە ڕێژەی زەواجزنی و ئێرانەدا ڕێژەیەکی یەکجار زەواجی مناڵان بە بەستمە تەبعەن ڕێژەیەکی یەکجار لەسەری و بەمە دەڵێکە ڕنگدانەوەی مەسئلەی دیندنی و ئەو بابەتەدا یەکجار زەق و دیار بووە. بەڵێ هاوڕێ ناهید چارەنووسی ئەم کچانە بۆ کوێ دەکێشرێت؟ لە ڕاستیدا ئەو من دەکرێت لە چەندین منزەرەوە باسی بکەن یەکێک لەوانە ئەوەیە کە ئەو منداڵانە لە منداڵەتی خۆیان مەحروم دەبن حەقی تەحسیل حەقی ژیانێکی مناڵانیان لە پێشدا لێزەوت دەکرێت بەڕاستی گەر باشی بۆ بچین دەتوانین ئەوەی بەرینە ژێر کەتێگۆری بەردەداری بەڕاستی جنسی یعنی منداڵێکی کە وا بە تەمەنی کەم دەچێتە نێو پەیوەندیەکی تەبعەن ناتوانێت دفاع لە هۆویەت لە کەسایەتی خۆی لەو شتانی کە دەیهوێ بکانی بەهۆیەوە کە منداڵە ئێستا لە زۆر منزەرەوە نەیتوانێت بگاتەوە قۆناغا تەبعەن موردی زۆر سوءاستیفادەی جنسی واقع دەبێت ناتوانێت دفاع لە حقوقی خۆی بکە بەشێک لەوانەوەی کە منداڵی ئەوانە بخوان منداڵن بەڵام دەبنە دایک منداڵ یعنی منداڵانێکی کە ساحەبی منداڵ دەبن ئەوانە ئێستا بخوا ناتوان بە باشی ئاگاداری لە خۆیان بکەن ئاگاداری لە مافەکانی خۆیان بکەن مەسئولیەتی منداڵی دیکەیان پێدەست پێدرێن نەخۆشی هەیەکی کە تەبعەن لەو بابەتە سەر هەڵدەدانی بەهۆیەوەی کەوانە زانستی سێکسیان نیە بەهۆیەوەی کە منداڵ دە و تەمەنەکەمەیدا ئەسڵ نازانێ بە پێی زانست بە پێی هەڵسوکەوتێکی دروست دەگەڵ منداڵێکی دیکە چۆندەی بەرخوردێ بکە تەبعەن ئاسەوارەکان بێزگەل لە خودی منداڵەکە کە کەوتوتە نێو پەیوەندیەکی ڕەسمی هاوسەرگیری کە یەکجار بۆ خۆی قورسە تەبعەن ئاسەواری دیکەشی لێ دەبێتەوە بەڵام ئەم پێم خۆش بوو یەک منزەری کەمێک زیاتر باس لێ بکەمەویش ئەو منزەرە ڕەوانشناختەیە کە باستەوەی دەکا کە منداڵ یا هەر ئینسانێک تاکو کەسایەتی خۆی تقریبا استقرار پەیدا دەکات کەسایەتێکی تقریبا مستەقلی دەبێت بۆ توانایەوەی دەبێت کە پەیوەندی خۆی دەگەڵ دیگەران ڕێگلاش بکات دروست بکە لەو پەیوەندیانە پەیوەندێکی هاوسەنگ پەیوەندێک کە بتوانێت باس لە خۆی بکە و باسی دیگەران ببیسێت ئانالیز بکە تەحلیل بکە ئەو منداڵانە شانسی وایانێ کە ئەو قۆناغانە بە دروستی تێپەڕ بکەن شانسی وایانێ کە مەسەلەن بۆ نمونە توانی مێشک لە ڕادەیەکیدا کە دەبێت بە قەولی دەڵێن ئەو منداڵە بتوانێت مێشکی گەشە بکە بتوانێت مێشکی مەسەلەن بۆ نمونە ئێمە ڕشتی ئینسان
لە باری مێشکەوە لە قسمەتی پشتەوەی مێشە کە مۆخچێ بەرەو پێشەوە دەڕواکە بەشی پێشەوەمان پێ دەڵێن بەشی تەفەکر کە توانای تەحلیل و ئانالیز و بە قەولی دەڵێن وەرگرتنی دادە و کارکردن لەگەڵوانی هەیە بۆ کە بتوانێت ئینسان تەسمیمی دروست بگرێ ئەوە تقریبا لە تەمەنی 25 ساڵی تەکمیل دەبێت. دێمە حتا بە پێیاساکانی نێونەتەوەی چالوکەی منداڵێکی کە 18 ساڵە ئێستا چەندین ساڵی دیکەی دەمێنێ بۆی کە بتوانێت بێتە کەسایەتێکی مستەقل زانگۆ وا فەرز بکەن کە منداڵێکی کە ژێری تەمەنی 18 ساڵە کە حتا هەستەکانی خۆی ئێستا بە باشی ناناسێ حتمما لە ژێر ڕکێفی بە قەول دەڵێن ترس نیگەرانی ئیستراب و دەیان شتی دیکەدایە کە تەبعەنەوانە ئاسەواری زۆر خراپ لەسەر میشکی منداڵدادن یعنی بەحسەکە بەڕاستی بەحسێکی زۆر قوڵەکەم پێم بە لەو بەشە زۆر کەمتر کارکراوە یعنی ئەمە ئەو ئەواقبە حقوقی اقتصادی ئینسانی چوزانم ئەوانەمان تا ڕادێک دەبینین کە باسی لێ دەکرێت لە بنکە نێونەتەوەیەکان لە بەقەولیان لەو شۆنانێکە بلەخەرە تاک ڕێکخراوە بەس لە حقوقی منداڵ دەکەن بەڵام ئەو بەشێکە ئاسەوارە فکرەکان ئاسەوارە بە قەولی دەڵێن ڕەوانەکان بۆ منداڵی دەبێتە دەگاتە قۆناغێکی ئەو بەشێکی یەکجار گرنگە کە بەڕاستی ئەوەندەی کە پێویستە بە ئەوەندەی کە مەترسیەکانی زەقەمە نەمانتوانیەوە گەورەی بکەینەوە. بەڵێ هاوڕێنایی من ناو قسەکانتانە چەند پرسیارم بۆ دروست بوو یەکێکی باسی ئەوەی ئێرانمان کرد کە ڕێژەکە زۆرە بەڵام لە کوردستانی چا ڕێژەی بەشودانی کچانی منداڵ زۆرە ئەوە چییەکە ئەو هۆکارە چییەکە لە کوردستانە ڕێژەکە زۆرترە؟ لە ڕاستیدا بەهۆی کەمە هیچ دەستڕستێکمان نییە بە قەولی دەڵێن لێکۆڵینەوەی زانستی ئامار کە بزانین هۆکارە سەمچای ڕەدەبەندێکی بکەین تۆ دەبێ مەسەلەن دەستڕستیت بەو دادانە هەبێت کە لە ناو خۆدی بە بچانی لەسەر و دادانەی کە هەیە کار بکەی بۆی کە بتوانی دەستەبندی بکەیت کە چ هۆکار هەیەکە کە دەتوانێت وا بککە مەسەلەن بۆ نمونە لە کوردستان ئەوەندەی ئامارەی کە دەوڵەتیدا کە ئامارهایەکی یەکجار سەقەتی نادروستە باس لەوە دەکات کە سێ ئوستان زۆر بە قەولیدان ڕێژەی هاوسەرگیریان لەسەرەیە بۆ نمونە ئەو ئوستانانێک کە لە دەوروبەری ئوستانی مەشهدن یا ئوستانی بە قەولیدان خوراسانی ڕەزەوی دوای ئوستانی ئازەربایجانی شەرقیە و دوایش سیستان و بەلوچستانە ئەمە گەهر ئاوا بە قەولی دەڵێن زۆر سەتحیبمان هەیە چاو لێ بکەین کە بوتی و ئوستانانە زیاتر دەرگیرین دوو بابەتی زۆر گرنگ دەبینین یەکیان فەقرە یەکیان مەسەلەی دینە یعنی ئەو شۆنانەی کە دین تێیدا بەهێزترە مەسەلەن بۆ نمونە لە خوراسانی ڕەزەوی ئەتۆ دە چاو لێ بکەی دەبینی کە مەسەلەن لە بەهۆی کە خەبری ڕزای لەبێ هەیە خۆب زەواج و سیقە و سیقەگەری یەکجار زۆر ینی جوان دەبینی سامباندێک یا بە قەولی دەڵێن پەیوەندێکی زەقی بەرچاو دەبینەوە لەوەی کە توجیهاتی دینی چۆن توانیوێتی وا بکاکە زەواجی منداڵان ژێرتەمەن زیاد بکات دەتوانێت بچێتە نێو بەحسی سیقەگەری و بەحسی هەر زەواجی ڕسمیە زەواجهایەکی ڕسمی کە سەبتیش نەکراوە ئەوە شتێکی جالبە دیارە من پرسیارەکەی تۆ شەر تەکمیل دەکەم بەڵام فقط ساڵی 1990 زیاتر لە 43,000 زەواجی سەبت نەکراوە یعنی زەواجێکە ڕسمی کە لە دەفتەرخانەکانی ئێرانی بە سوورەتی ڕسمی سەبت نەکراوە بە پێی و قسەی کە کۆمیسیۆنی بە قەولی دەڵێن حقوقی مەجلیسە باسی لێ دەکات بەڵام ئەو من بەسمەوەی کە دەتوانین ئەساب گەڕێنەوە سەرەوەی کە بۆ ناوچە کوردنشینەکان تەبعەن ناوچە کوردنشینەکانیش شتێکی ماوەڕایی مثلمە حکوومەتێکی مستەقیلمان نییە کە بڵێنە مەجودا لەو یاسایانە خەریکین ژیان دەکەین تەبعەن مەش لە ژێر سەیتەرەی ئەوەی کە فەقرێک لە ناوچەدا فەقرێکی تەسەنوعی فەقرێکی هەژارێکی ساختە بەڕاستی لە ناوچەدا ساز کراوە کە وا دەکات تەبعەن بەشێک لە بنەماڵەکان بیر لەوەی بکەنەوە کە ئەگەر کەس شاید لە ژێر تەمەن زووتر زەواج بکە بارسەنگێک لە بنەماڵەکەم دەبێتەوە دیارەوانە من دەڵم فقط بۆچوونێکی کولیە کە بە پێ و شتێک ئەمە لە ئێرانە دەیبینین باسی لێ دەکەین شتێک نەکە زۆر زانستی بێ کاری لەسەر کرداوە یا من کارم لەسەر کردبێ بەڵام بەشێک دەتوانێتەوە بێ بەشێک دیسانە مەسئلەی دینە تەبعەن مەسئلەی ڕوانگەیەکی سنەتێکە لەسەر فکری تەبعەن
ئیسلام دە و ناوچەشدا بوونی هەیە و تەفەکوری بە قەولی دەڵێن ئەهلی سونەتی زۆر جیاوازێکی ئەو توی لەو بابەتەدا نییە لەسەرەوەی کە لە قورئانەدا ئیشارە پێکرا بۆ نمونە لە سوورەی نوردا لە سوورەی تەحریمدا ئەو بۆ هەردوو لای بۆ ئەهلی تەسەنن و ئەهلی تەشەیع هەر یەک شتە کە ئەگەر کچ بگاتە ئەلائیمی بلوغ کە بە پێی دین دەبێتە حدودی 9 ساڵگی طبعا ئەوە حەقی هەیە ئیزدواج بکە حتا پێشوەش بۆی هەیە بە ئیزنی بابی و بە ئیزنی وەلی و سەرپەرستەکەی ئەو ڕوانگانە هەموو تەئسیری هەیە بەڵام بەشێکی دیکەش ڕاستی ئەدەبیاتێکە کە ئەدەبیاتێکی زارەکەی کە دەنێو ئێمەدا مەسەلەن بۆتە ڕەسم بۆ نمونە مەسەلەن دەبنەماڵەکاندا شاید زۆر ڕاحەت بەسڵ یەکسەری شۆخی دەکردێت قسە دەکردێت کە مەسە منداڵەکەم بووکی تۆ بێ مەسەلەن یاوەدەی دەم لە تۆ بە داهاتوودانانە مەسەلەن یەکسەری بە قەولی دەڵێن مراوداتی کەلامیەیە کە ئەوەش دەتوانێت بەڕاستی جالب نەبێت چونکە معمولەن و قسانێک کە دەکردێت دوای مدەتێکی دەکرێت دەبینین کە بە ڕنگدانەوەیەکی دەکردداری ئینسانەکان و بنەماڵەکانیشتا دەبێت بەشێک ئەدەبیاتە بە نظری من ئەدەبیاتێکی کێمە دە شعردا هەمانە ئەدەبیاتی کە دە موزیکدا هەمانە تەبانەوانش دەتوانێت ڕنگدانەوەیەکی هەبێت لەسەرەوەی کە ئەو زەواجانە بوونی هەیە بەڵام حتمما خاڵی دیکەشەیە کە لە حاڵ حەزردا شتێکیوان بە زەهن ناگەن. زۆر سپاس. پرسیارێکی ترم هەیە با بیکەم ئەویش ئەوەیە بەهاتنی ڤیرۆسی کۆرۆنا کچانی منداڵ یعنی ڕێژەکەی زۆرتر بووە بۆ بەشودان ئایا ئەمە واقعیەتە یامەوە توانن لەسەری قسەمان بۆ بکەن لە ڕاستیدا من ناڵم بەهۆیەوەی کە هیچ دەستڕاستێکمان نییە بەوەی کە بزانین یعنی ڕێژەی ئەو زەواجانە چەندە بۆ ئێستا ینی دو فاصلە یەک ساڵەدا چەندەی زیاد کردو ئەو دەگەڕێتەوە سەرخودی ڤیرۆسی کۆرۆناکە کە من وای نابینم ئەمن دەبینم کە تەڤەڕومێکی یەکجار سەرسوڕهێنەر لە ناوخۆی ئێراندا هەیە لە قیاس لەگەڵ وڵاتەکانی دیکەدا کە فەقرێکی هەروەکە ئەرزم کردن کە هەژارێکی زۆر مەسنوعی و ساختە سازکرا بۆ نمونەگە لە هەموو وڵاتێکی دنیاە تۆ چاو لێ دەکەی سیارەیەکی قیمەتەکەی دەبێت مەسەلەن ئەتۆکە دیکڕی 2 ساڵ دواتر دەبێت هەرزانتر بیفرۆشی بە پێچەوانە لە ئێرانێ هەموو شتێک گرانتر دەبێت بۆ هەیە کە دەوڵەت خەریکی دزێکی ڕسمێ لە عالم و تەوەڕۆمدا ئەسڵدا ئەگەم بەبمان هەوێ زۆر بە زمانێکی ساکاری خەڵکی بیڵێن تەڤەڕۆم نێوی دزی دەوڵەتێ ینی هەر چەندی کە دەوڵەت لە بتوانێت لە جیرفانی خەڵکی دەرێنێ بۆ میزانە تەڤەڕۆم دەچێتە سەرێ ینی دەوڵەت بودجەکانی خۆی لە ژیانی خەڵک یا لە بژێوی خەڵک دەردێنێ بۆیە ئەمە دەبینین کە مەسەلەن هیچ شتێک دە نۆرمەکانی ناونەتەوەییدا نییە یعنی تۆگە چاو لێ بکەی هەتا ئێران دەگەڵ ئەفغانستانش قابلی مقایسە نێ باوێکە ئەفغانستان دە بحرانێکیدا بە قەولی دەڵم بحرانێکی یەکجار گەورەدایە هەتا لەباری اقتصادیەوە ئەم پوڵیمە لەوێ کەم ئەرزشترە هەموو ئەوانە معمولەن بەشی ئیکۆنۆمیە اقتصاد تەسیرێکی یەکجار زۆری هەیە لەوەی کە هەموو شتێک بە قەولی دەڵن لە فۆرم و نۆرمی دروست و ئینسانی و ئوسولی خۆی بێتە دەرێکی یەکێک لەوانە تەبەن زەواجێک کچانە یعنی بەشێکەرەوە کە ئەرزم کردم بەشێک لەو بنە ماڵانە پیان وایە کە خۆ یەک نەفەرگە لەو ماڵی بڕوا دوای یەک شتی دیکەشەوەی کە مەسەن لە ئێرانە ئەوامی ئزدواج دەدەن وامی ئزدواج بەلای کچ بەلای کوڕ دەدەن ئامار نیشانی یعنی و ئامارانێکە دەوڵەت دەیدا ئامارهایەکی کە بەڕاستی دروست ئامارەکە ئەسڵان واقعینی بەڵە زۆر لەو شتێکە هەیە کەمترە ئەو ئامارانە بازەوەی دەکا کە ڕێژەیەکی یەکجار زۆر لە منداڵانی بینی 10 تا 13 ساڵ 9 تا 13 ساڵ داوای وامی زەواج دەکەن بەڵام ئەو وامانە خۆ بۆوان نادرێنی ئەکسری و منداڵانە ئەو پوڵە نادرێ بخوان حاڵێکدا قەرزی ئەو پوڵە دەکەوێتە سەرشانیوان یعنی قەرزەکە یوانە بەڵام خودی پوڵەکە حتا دەدەستی واندانێ زۆر کەڕەت بنەماڵی خوان وەری دەگرێت زۆر کەڕەتی شاتەرە و بنەماڵێکە ئەو منداڵە تێدا دەبێتە بەڕاستی بەردەی جنسی یا تێدا دەبێتە منداڵی کار بەڕاستی حتا لە بیرم نەبوو باسی بکەم بەڵام بەحسی منداڵی کاریش زۆر گرنگە ئەو منداڵانە کە مەسئولیەتی بنەماڵەیەکیان پێ دەدرێ دا ئەسڵدا دەبوو کاتی کایە و قمار و بە قەولی دەڵە فێربوون و شتی خۆیان ئەزموو کردبا بەڵام ئەوانە وەکو منداڵی کاریان لێ دەبێت کاری بنەماڵەیەکی بەڕێوە بەرنوە دەبێت سرویسی جنسی بدەن بە کەسێکی کە لە پەنایانە یعنی منزورمەوەی کە شارەکان یەکجار زۆر جایدی و مەسئلە چەندە تەئسیری هەبوو لەوەی کە
خودی مەسئلەی کۆڕۆنا و نەبوونی کار، نەبوونی ئیمکاناتی اقتصادی، داخستنی دوکانەکان و هەموو ئەوانە تەبعاً تەئسیری هەیە لەسەرەوەی کە بە قەولی دەڵەوە دۆخە بەرەو خراپتری چۆ. خاڵێکی دیکەش کەم هەر پێم خۆش بوو بەحسی لێ بکەم ئەوەی کە ئەمە دەگەڵ پارادۆکسێکی زۆر گەورە لە ناوخۆی ئێرانەدا تەڕەفین بۆ نمونە ئەمە لەلایەک دەبینین کە ئێران ژێر کۆنڤانسیۆنی حقوقی مناڵانی واژۆ کردووە، بەڵام لەلایەکی دیکەشەوە دەبینین کە هەر بەپێی یاساکانی خۆی منداڵی تەمەن 13 ساڵە دەتوانێت زەواجە بکە. ئەمە لەلایەک دەبینین کە کەتێگۆریکردنی مەسەلەن تۆگە چاو لە ئامارەکانی کە لە مەجلیسی ئیسلامی ئێرانە دێتە دەرێ و ئەو بنکانێکە بلەخەرە دەگەڵ ستاتستیک و ئامار کار دەکەن، ئەوانە هاتوون ئەسڵ زۆر جالبە. مەسەلەن نووسیانە منداڵانی 10 تا 14 ساڵ بۆ منداڵانی مەسەلەن 15 تا 19 ساڵ، یعنی تەمەنی 19یان هێناوە دەگەڵ تەمەنی 15 دەژیر یەک کەتەگۆری هایشتو کەسەنەوە تەغەلوبێکی یەکجار گەورەیە. تۆگە قەرار بێ کە مەسەلەن بێنفەرزەگە چاولێ دەکەین دەبینیم مەسەلەن نزیک 400 زەواجی مناڵان مەقتەیەکی مەسەلەن هاوینی پارەکەدا هەبوو نزیک 400، بەڵام لە کەتیگۆری مەسەلەن 15 تاکو 19 ساڵ ئەمە دەبینین مەسەلەن 17,000 زیاتر زەواج سەبت کراوە، جا چەندەش سەبت نەکراوە معلوم نییە. وەلی بەخاطری کە تەمەنی 19 تایشتە زۆر بەڕاحەتی تەمەنی بینی 15 تا 18 یعنی بە تەغەلب و بەجال پوشش دەدەن. مە بەسمە کە ئەمە دەگەڵ سیستمێک دەگەڵ دەوڵەتێکی زۆر فاسد دەگەڵ سیستمێکی دینی زۆر مەترسیدار تەڕەفین کە بڕاستی حتا لە ئاماردا یعنی بۆ دانی ئەو واقعیەتانەی کە دنیا و کۆمەلگاکەی خۆیدا یاساکانی خۆیدا خەریکە ڕوودا دەگەڵویش هەتا جەعل دەکات، دەگەڵویش هەتا سەنەت سازە دەکات کە دەگەڵ واقعیەتی یەکجارێک جار زۆری فەرقە. بەڵای زۆر سپاس و ڕێناهید. ئەم دیاردەیە چەندە پەرەی سندووە و چه کەسانی بەرپرسن لە بەرامبەریدا؟ لە ڕاستیدا ئەو دیاردەیە تەبعاً هەر تایبەت بە مەسەلەن ئێرانی نییە، زۆر وڵاتی دیکەی لە دنیاشدا ئەمە دەبینین کە مەسەلەن بەرفەرزە وڵاتانی کە فەقری اقتصادیان هەیە، وڵاتانی کە دین حاکمە بۆ نمونە لە ئافریقای بابەتە یەکجار زۆر بەرچاوە. بەڵام ئەو شتێکە ئەمە لە ئێرانەدا دەبینین ڕاستی شتێکی کە زۆر زۆر سیستەماتیک دەچێتە پێشی، یعنی خامنەی پیادە سخڕانی پاریا پێراریدا بەستەوەی دەکات دەڵێ باشە بۆ لە ئەمریکا بنەماڵە هەیە کە هەم زوو ئزدواجە دەکەم هەم مەسەلەن دایکی وا هەیە 15 منداڵی هەیە 13 منداڵی هەیە، ئەنی ئەوانە بەڕاستی دە ڕقابەتێکی ئیدئۆلۆژیک خەریکن جەستەی ژن دەکەنە مەیدانی خۆیان بۆ بەرهەمهێنانی سەربازەکانی داهاتویان. بۆیە بوانە گرنگ نییە هەتا زووتر ئەو منداڵە بێتە ئەو بەرهەمهێنەرە ئینسانە ئەو بەرهەمهێنەرە سەربازە بوان باشترە. یعنی منزور وەکەمە ساختارێکی یەکجار مەترسیدار دەن کە وا دەکا کە بەڕاستی سەخت بێ کە مەسەلەن کار دەگەڵ خودی بابەتەکە بکە، ینی جیاوازێکی زۆر تایبەت هەیە بینی ئەو شتێکە لە ئێرانی ڕوودا. مەسەن بۆ نمونە عەرەبستانی سعودی، عەرەبستانی سعودیش وڵاتێکی ئیسلامی بەڵام حەدێقەل یاساکانی ناخۆی وا لێ کردو زەواجی ژێری 16 ساڵ مەمنوعە. یعنی مەبەستمەوەیەکی ئێران لەباری مەسئلەی دینەوە ئەسەن وە مەسئلەی ئیدئۆلۆژیکەوە مەسئلەی بە قەولی دەڵێن مەهدەویەتەوە ئەسەن ڕەوتێکی دیکەی داوەتە مەسئلەی زەواجی کچان لە تەمەنی خوارەیە کە بەڕاستی زۆر زۆر مەترسیدارە. بۆی کە پێشتریش ئەرزم کردن کە تەمەنی هەتا ژێری 9 ساڵ یعنی ژێری 9 ساڵ ئەتۆ مزەڤزی بۆ هەیە کە سیغەیەک بخێنی کە بە قەولی خۆیان ئەو وشەی نکاح یا پەیوەندی جنسی بینی ژن و پیا ئەوەی بخێننەوە بە عەرەبی بۆ منداڵێکی بە بتوانن سوئیستفادەی جسمی پێ تەواوی لێ بکەن هەتا لە ژێری 9 ساڵ. یعنی بەڕاستی شتەکە فاجعەیەکی ئەخلاقیە، فاجعەیەکی ئینسانیە، بەڕاستی دەتوان بڵم تیپێک لە کۆمەڵکوژیە، تیپێک لە کوشتنی ئینسانە، کوشتنی فکری ئینسانەکە. ئەمە ئێستا دەگەڵی تەڕەفین ئەوەی کە دیسان هەتا دیسان دەگەڕێمەوە سەر بەحسی اقتصاد بەحسی ئێکۆنۆمی ئەوەی کە ئەویش دەژێر دەستی دەوڵەتێکدایە کە و دەوڵەتە بەڕاستی دێ سەرمایەکانی ئەو وڵاتەی سەرفی کاری تێرۆریستی دەکات لەو هەموو وڵاتەکانی ناوچە سەرفی سەرمایه‌گوزاری بە قەولی دەڵێن
فکری و ئیدۆلۆژیک دەکا لە تەبای وەکو لوبنانێ وەکو قەتەرێ وەکو ئەفغانستانە حتا دەگەڵ سونێک توندڕەوەکان هاوکارە دەکا دێ هەمووانش مەسەر وەختێکی و هاوکاری هەبوو دەگەڵ داعشی خۆب ئاسەوارەکەی چ بۆ ئاسەوارەکەی ئەمە دیتمان فقط چەند ساڵ پێش چیها کچی ژێرتەمەند چیها کچ ژن تعدایان لێکرا دزران وەکرانە بەردەی سێکسی یعنی ئەوەی کە اقتصادی ناوچەش تحتی تەسیری سیاسەتەکانی ئەو ڕژیمەی ئاسەوارەکانی دەقۆناغی دووەم و سێومدا دیسان دەگەڕێتەوە داوێنی ئەو منداڵانەی کە لە ژێر تەمەنن و ناچار دەکرێن و ناچار دەبن کە بە بێویستی خۆیان بە بەخواستی خۆیان دە پەیوەندێکی پڕ لە مەسئولیت بکەون کە جگە لە خەسار بەڕاستی بۆ خۆیان یا بۆ خۆیان بەمە هەمیشە دەڵم لە حەدی میکرۆ یعنی چەندین قۆناغدا ئەوە زەرەرە هەم بۆ خودی تاک بۆ خودی بنەماڵەکە بۆ کۆمەلگایەکی کەمە گەورەتر بە بۆ بەقەولی دەڵم داهاتوی وڵاتێک ئەوانە هەموو خەساری یەکجار گەورە کە بەڕاستی بەشێکی هەر زۆری ئەمن لە چاوی دەوڵەتێک دەبینم تەبعاً فەرهەنگی وڵاتش هەر نەشئەتکراوە لەوەی کە سیستمی دەوڵەتی بە پێداگۆگی لە ناوچەدا چ تەدریس دەکات چ دەدا بەو خەڵکەی چ پێشکەشی ئەو خەڵکەی دەکات کەمە دەبینێن غەیری ئەوەی کە نەزانێکی ئەمدی غەیریەوەی کە جعلی دانش ئەمە هیچ شتێکی دیکە نابینین کە لە تەڕەف ئەو دەوڵەتیەوە بگاتە دەستی و خەڵکە تەبعاً خەڵکی شەو شتێ مەسرف دەکەن کە پێشکەشیان دەکردرێت بەداخەوە بەڵێ هاوڕە ناهید دەبێت چی بکرێت بۆ نەمانی دیاردەی هاوسەرگیری لە ناو منداڵاندا لە ڕاستیدان پێم بە ئەڤڵین گرنگترین کار کە دەبێت بکرێت و شانسی بۆ هەبێ کە بە سوورەتێکی زۆر زانستی یعنی بە سوورەتێکی زانستی پێداگۆگی فێری خەڵک بکەیت کە بەڕاستی منداڵ دەبێ بەختی وی هەبێ دەبێت شانسی وی هەبێ کە پرۆسەکانی خۆی لە نقطەی سیفر کە لە دایک دەبێت تا تەمەنی 18 ساڵی حدی ئەقل یعنی بتوانێت ئەوەی دە ئازادی و دە ئەمنیەتی ڕەوانی و دە ئەمنیەتی ئەحساسی و ئینسانیدا بتوانێت بەرەتە سەرە بۆی کە بتوانێت بێتە تاکێکی تەندروست چون تاتۆ تاکێکی تەندروستت نەبێ باقی شتەکانت حتمما ئاسەوارەکانی دەتوانی ببینی کە منداڵ تووشی خۆکوشتن دەبێت تووشی ڕفتارهای نادروست دەبێت تووشی مەسائلی مەترسیدار دەبێت یعنی تۆ چالێکێگە منداڵێک شانسی پەروەردەی دروستی نەبێ و شانسی وی نەبێ کە ئەزمموی ژیانێکی مناڵانەی دروست بکە و زانستی دروست وەربگرێ حتمما ئاسەوارەکانی دەداهاتوودا زۆر بەزاقی خۆی نیشانداوە و دەنەهایەتدا بە زەرەری هەموو کەسە بۆیە من ڕام وایە کە زۆر گرنگەکە و بابەتانە زیاتر شی بکرێتەوە زیاتر بەحسی لێ بکرێتکە چۆن دەتوانین ئەمە ئەمنیەت بۆ منداڵ ساز بکەین کە ئەو منداڵە بەختی وی هەبێت کە هەموو قۆناغەکانی ژیانی خۆی ئەرۆی کە ئەرزم کردن لە نقطەی سیفرەوە بتوانێت بە دروستی بەرێتە پێشە چون تقریبن ژیانی ئێمە لە چەندین ڕەدەی جیاواز پێکاتوە کە گەرە ئەو ڕەدە جیاوازیانە بە دروستی نەچێتە پێشەیە تەبەنەمە دەداهاتوودا تاکێکی تەندروست نابین دایکێکی تەندروست نابین مرۆڤێکی تەندروست نابین بەحسیوی کە ئەکۆنۆمی بەڕاستی بەحسیوی کە ژنان بتوانن لە دوای تەمەنی 18 ساڵی حەقی کاریان هەبێ ئستقلالی ڕاییان هەبێ دەرامەدی خۆیان هەبێ یاساکانی وڵاتەکان بەڕاستی بە گۆڕانکاری بەسەردا بێ مەسئلەی دین دەبێت کەمڕەنگ بکرێتەوە یعنی هێزی دین دەبێت لەو هەموو هێزە و مەدانە کە دراوە بە دین وە دەدرێ و حتمما فقط ئیوەژنێکە تەبعاً ئەمن دەبینم وڵاتانی حتا زۆر گەورە بە سوورەتێکی ئەمدی خەریکن ناوچەی ئێمە زۆر دین زەدەتر دەکەن وای دەکەن کە حاکمیەتی دین زۆر بێنێ گەر شانسیەمان هەبا کە مەدانی دینمان چکۆلەتر کردباوە حتمما مەدانی ئینسان بوون زۆر گەورەتر دەبەوە شانسێکە ئەو منداڵانە ژیانیان بەجێیەکە ببنە ئۆبجێکتێکی سێکسی هەموو جورە سوئیستفادیان لێ بکرێ و نەتوان دفاع لە حقوقی خۆیان بکەن و زۆر نۆرمال بە قەولی دەڵم مەسئلەی خشونەت بۆیان عادی بێتەوە یان توندوتیژیان لەسەر بکرێ بەڵام هەتا نەزانن کە توندوتیژیان لەسەر دەکرێت بۆیە دەکرێت لەسەر و بابەتانە مەسەلەن منداڵ
دەبێت بۆی حاڵی بکرێت پێی تەفهیم بکرێت کە چ شتێک ئەسڵ خودی تونند و تیژی چێ فۆرمەکانی تونند و تیژی چن بۆیە تۆگە بووی تەمەنت بوو بە 18 ساڵ 19 ساڵ پچوانی تەفکیک بکەیت کە ئایا پەیوەندی ئەمن تێدان پەیوەندێکی دروستە تونند و تیژیم لەسەر دەکرێت تونند و تیژی شاراوە تونند و تیژی مستەقیم فیزیکی اقتصادی ئەم دەتوانم ئەوانە لێک تەفکیک بکەمیانە طبعا زۆر بابەتی دیکەشە کە هەروەی کە ئەرزم کردن لەباری حقوقیەوە لەباری یاسایەوە ئەوەی کە ڕێکخراوەکان واقعان حەول بدەن کە بەشێک لەو زانستەی منتەقل بکەن ئەوەندێک کە دیارە توانایاندەیە کە بەداخۆمە لە ناوخۆی ئێرانەدا حتا شانسی کاری ڕێکخراویشمان دە فۆرمێکە دە وڵاتەکانی دیکەدا دەیبینی نیمانە بۆیە مەیدانەکانی کار بۆی کەمە مەسئلەی زەواجی منداڵ بتوانین بەرتەسک بکەینەوە هیواداران حەسری بکەین کەمێک کەمە بەڵام دیسانی شەرەوەی کە تریبونهایەکی بە کنگۆ حەول دەدا لەسەر بابەتانە کار بکە من هەر بە نرخی دەزانم و پێم وایە کارێکە کە هەر لەوەی کە هیچ زەناخۆدا بۆ سوڕەتی ناکردرێ لەباری یاسایەوە دیسانەوەش نقطە ئومیدێکە کەمە بتوانین زانستێک حدێقل زانستێکی کەم بتوانین بدەین بە خەڵکانی وڵاتی خۆمان. زۆر سپاس هاوڕێ ناهید من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان قسێکەیە گەرەکتان بێ بە قسەکانتان ئیزافەیکەن بفەرمونون. تەمەنا دەکەم زۆر سپاس بۆ کاتێککە داتان بە من پێم وایە هەمیشە باس لەوەی دەکەم کە هەر تاکێک دەتوانێت لە شوێنی خۆیەوە بەرپرس بێ بە نسبەت ئەو شتانێک کە لە دەوروبەری ڕوودەدا ئەگەر ئەمە بتوانین هەر کام لە ئێمە لە هەر شوێنێکی ژیان لە دێهاتێک دەژین لە شارێک دەژین لە شارۆچکەیەک دەژین بەرپرسیارەتی هەڵبگرین وەگەر دیتمان دۆخێکێ بۆی کە منداڵێک لە ژێری تەمەن کچێک لە ژێری تەمەن بە شوو بدرێ بەڕاستی یارمەتی بدەین کە شتە ڕوونەدا زانست بڵاو بکەینەوە لەسەر و بابەتانە باس بکەین ئەگەر کەسێک لەسەر و چەمکانە بەگاڵتە بە شوخی قسە دەکا بەڕاستی بەرهەڵسبوونەوەیەکی نەرمونیانمان هەبێەوە هەر تاکێ لە شوێنی خۆیەوە چونکە بەڕاستی ئێستا نەتەوەیەکی بێدەوڵەتی نەتەوەیەکین کە لە بە هەموو شێوازێک خەریکن زوڵممان لێ دەکەن خەریکن کولتورمان خراپ دەکەن فەرهەنگی خراپمان بەسەردا دەسەپێنن یاسای خراپمان بەسەردا دەسەپێنن لەو بینەدا ئەوەی کە دەمێنێتەوەی کە تاکت دەکا واقعەنەکو تاک ئێمە چ دەتوانین بکەین هەر کام لە ئێمە لە بنەماڵەی خۆمان لە دەور و پشتی خۆمان حەول بدەین بۆی کە یارمەتی دەربین کە منداڵ تووشی بەڕاستی بەردەداری جنسی نەبێ منداڵی کار تووش منداڵ نەبێتە منداڵی کار یعنی بەڕاستی یارمەتی بدەین و ئەگەر هەر یارمەتێکی کە ئێمە لە سەطحی خۆماندا لە حیتەی خۆماندا دەیدەین بە دڵنیایی یارمەتێکە کە دەتوانێت داهاتووی زۆر ئینسانی دیکە بگۆڕێ ینی پێمان وانە بێ شتێکی کەمە من تەنها شتێکی کە هیوادارمەوەی کە هەر تاکێک لە شوێنی خۆیەوە ئەوەندەی کە دەتوانێت لە بەرامبەر ئەو زوڵمە گەورەیدا بوەستێتەوە بتوانێت بە شێوازێک پێشی بگرێ. زۆر سپاس هاوڕێ ناهید بۆ بەشداری لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمان. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ کاتێک کە داتان بە من. زۆر سپاس جارێکی تر سپاس هاوڕێ ناهیدی موکری هەڵسوڕاوی مافی ژنان و هەڵسوڕاوی مەدەنی سپاس بۆەوەی کە لەم بەرنامەیە میوانمان بوو. بەڵێ ئازیزان بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیەی ئاسۆی بەرابەری تا بەرنامەیەکی تر و ئاسۆی بەرابەریەکی دیکە هەرشاد.